بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کاتە هەموو کاتێکتان باش من نە بە زۆرێنی لە بەرنامەی بەمۆ ناسیدا. بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردو بۆ پیشاندانی پرۆژەیەکی ئاوی کەویش دابینکردنی ئاوە بۆ ژمارەیەک لە باڵندە و ئاژەڵە کێویەکانی شاخی بەمۆ بە پێی ئەزمون و شارەزای خۆمان لە بوارەکەدا بۆ شوێنێکی زۆر گونجاو و نایابمان ڕاکێشاوە و تەرخانمان کردووە. پرۆژەکە زیاتر لە 9 کیلۆمەتر درێژەکەی ئەبێت تا هێناومانەتە شوێنی مەبەست. ئێمە وەکو خاوەنی پرۆژە یان بیرۆکەی هەڵمەتی دابینکردنی ئاو بۆ باڵندە و ئاژەڵە کێویەکان لە کوردستانە وەکو بەناونیشانی ڕاکێشان و دابینکردنی ئاو بۆ هەموو باڵندە و ئاژەڵە کێویەکان لە دۆڵ و چەم و دەشت و گورد و شاخەکانی کوردستانە لە مانگی 5 بابەتێکمان ڕاگەیان. سوپاس بۆخوا بە دەمەهاتنێکی باشیە بوو، خەڵک پێی باش بوو، پەیوەندیمان پێوە کرا چی بکرێت چۆن بکرێ. ئیتر ئێمەش ئەوەی کە بەپێی شارەزایی و ئەزمموی خۆمان ڕێنمایی هەر کەسێکمان کردو کە پەیوەندی پێوە کردوین ئیشەڵا هیوادارین ئەنجامێکی باشی شێ بێ و کووتمان هەر کۆمەڵە خەڵکانێک لە ناوچەی خۆیانەوە دەست پێ بکەن کەچی دوایی لە کۆتاییە هەموویە بێتە پرۆژەیەکی زۆر زۆر گەورە و نایاب سوودێکی زۆر زۆر باشێ بێ. ئەمە شەتوانی ئیشەڵا وشکە ساڵی ئەمساڵی شتێپەڕێنین بەسەر ژیانی ئاژەڵ و باڵندە کێویەکانە، چونکە ئەمساڵ هەر لە دەستپێکی بەهارەوە کانیەکان ئاویان کەمی کرد، هەنێکیان هەر وشکیان کرد. ئێمەشمان هەر شوێنێکە وشکی کردووە ئاوەکە لە پێشا بۆ ئەوێ ڕابکێشرێت، ئەوەشی کە کەمی کردووە ئەگەر دەردان چارەسەر و پاکردنەوە چارەسەری ئەکات بە دەردان و پاکردنەوە چارەسەر بکرێت، ئەگەر نەبوو ئەوش هەر ئاوی بۆ ڕابکێشرێت پێویستە و زۆر زۆر گرنگە. ئێمە شوکو خۆمان ئەم پرۆژەوە کە هێشتا مانگی 6 شەکەچی سەیرەکەی نەکانی وشکی کردەوە بەشێک لە دارەکانی وەکو قەزوان و بەڕوو کە داری زۆر زۆر بەهێز و خۆڕاگرن بەرامبەر بە کەم ئاوی و بێ ئاوی و بەرزی پلەی گەرمی کەچی گەڵایان وەراندوو. ئێمە لێرەوە سوپاس و دەستخۆشی خۆمان لە هەموو و هاوڕێ و نزیک و کەسانەیەکەین کە هاوکارمان بوون لەبەرەوە پێشبردن و سەرخستنی ئەم پرۆژەدا. هیوادارین کە ئەم جۆرە پرۆژانە ببێت بە دیاردە ساڵانە دووبارە ببێتەوە. ئەم جۆرە کارانە جگەلەوەی کە کارێکی ویژدانی مرۆڤانەیە لامان کاتا کارێکی دینیشە و بەم کارە ڕێگر ئەبین لە مردنی ئەو ئاژەڵ و باڵندە کێویانە کە خۆیان ڕاهێناوە لەگەڵ سروشت و ژینگەکەماندا، یان ڕێگر ئەبین لە کۆچێکیان کە کۆچێکی ناچاریە بەهۆی نەبوونی ئاوە کۆچ دەکەن بۆ شوێنێکی دیکە تا خۆیان ڕایەنەوە لەو جێگەیشە، یان تووشی ئاستەنگێکی زۆرە بن یان لەو کۆچەدا ئەمرن و لە ناو ئەچن. پرۆژەیەمان بە ئەنجام گەیان ئینشەڵا سوودی باشی شێبێت، بەڵامەتە وەکو سەرەتاشە لە کۆتاییش ئەگەر هەر شتێک سوودی لێبینی و پەیوەندی پێوە هەبوو بۆ ئاو خواردنەوە لە ئاژەڵ و باڵندە ئەتوانین وێنە و ڤیدیۆیان تۆمار بکەین و لە کۆتایی وەرزی گەرما و دەستپێکی وەرزی داباریندا بیخەینە ڕوو بزانین چەندێک باڵندە و ئاژەڵ پەیوەندیان بە شوێنەکەەوە کردو و سوودیان لێبینیوە.